لە کۆمەڵێک شوێنی جیاواز لە هەولێر ناڕەزایی و گردبوونەوە هەیە دوای ئەوەی گەڕەکی کورانی عنکاوە سەر لە بەیانی ئەمڕۆ گردبوونەوە بەهۆی نەبوونی کارەبای پێویست و لە ئەنجامی نەبوونی کارەباشدا ئاوی نێوگەڕەکان نابێتن بەهۆی ئەوەی بیری گەڕەکان بەشی هەرە زۆری بیرەکان بەهۆی ئەوەی کە بە کارەبای نیشتیمانی کار دەکەن لە ئەنجامی نەبوونی کارەبادا کێشێکم ئاویشیان دەبێت ئەمە لە دوایەوە دێت لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو بەردەوام ناڕەزایی و گردبوونەوەیە لە سنووری قەزای خەبات و ناحیەی کەورگۆسک لە هەولێریش ئەمڕۆ لە کورانی عنکاو و دوێنێش لە گوندی عەزە و لە سەر ڕێگای هەولێر مەخمور بەردەوام ناڕەزایی هەبووە بەهۆی نەبوونی کارەبای پێویست و ئاوی پێویست. من پەیوەندیم لەگەڵ چەند سەرچاوەیەکی ئەمنی کرد بەڵام ئەوان وەڵامی پەیوەندیەکان نادەنەوە نازانرێت هۆکاری چییە. خۆپیشاندەران تاوەکو ئێستا بەردەوامن ناڕازین لەسەر ئەوەی کە ئەو کێشانیان هەیە و بۆیان چارەسەر نەکراوە.